هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ئێستا بۆتە یەکێک لە کێشە گرنگەکان وەکو کێشەکانی دیکە کە لە عێراقا بوونیان هەیە. بە بەردەوامی باس دەکرێت و باس لە هەنگاوەکانی چارەسەریەکانی دەکرێت و کێشەکە لەلایەن کێوەیە، بەڵام چارەسەر نەبووە تاکوی ئێستا. لە پاشەوەی چەند هەنگایەک دەگەڕێمەوە بۆ ڕابردوو پێشینەی ئەم کێشەیە، لە پاشەوەی کە حکومەتی تورکیا داوایەکی لە بەرامبەر عێراقدا لە دادگای نێوبژیوانی فەڕەنسا لەدەستدا، ئەویش ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان بوو، فرۆشتنی لە ڕێگەی بەندەری جەیهانەوە. بڕیاردرا کەچی دیکە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمەوە بفرۆشرێت. تاکو ئێستا فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان دەستی پێ نەکردوێتەوە. کێشەکان چەند کێشەیەکە بە کێشەی ڕۆتینی، بە کێشەی هونەری، بە کێشەی لێک تێنەگەیشتن و ئەنجامی کۆتایی و کۆمەڵێک بابەتی داراییش باسی لێەوە دەکرێت، چ لایەن عێراق چ لایەن ئەو کەسانەی دیکەی یاخود ئەو لایەنانی دیکەی لە نێو پرۆسەکەیان. لە نێترین لێدوانیش لەسەرم بابەتە دوێنێ سەرۆکی هەرێمی کوردستان لە فەڕەنسا باسی لەوە کرد کە هیچ کێشەیەک نەماوە لەلایەن تورکیا و ڕەزامەندی دەربڕێ و ئامادەیان هەیە بۆ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان، چەند کێشەیەکی هونەری ماوە. لەسەر کۆیەم بابەتانە و زەرەر و زیانەکانی ڕاگررتی نەوتی هەرێمی کوردستان بۆ عێراق و بۆ تورکیا و بۆ کۆمپانیا هاوبەشەکان لەسەرم بابەتە چی بۆ لەگەڵ بەڕێز ڕەمزی سعید کە بەڕێزیان پسپۆڕی نێودەوڵەتین لەسەرم بابەتە گفتوگۆکەین. کاک ڕەمزی زۆر سپاسی ئامادەبوونی جەنابەکەم. ڕاگررتی نەوتی هەرێمی کوردستان کاردانەوەکانی تا ئێستا چی بۆ چ بۆ ناوخۆی عێراق و بۆ لایەنی دووەم و بۆ لایەنی سێمیش کە کۆمپانیاکان وڵاتی تورکیاش تا ئێستا چۆن لێکدانەوە بۆ بابەتەکە ئاکرێ و زیانەکانی؟ بەڵێ ئەم کاتتان باش، ئەم کاتەی ئەو بینەرانی کورسات باش. بەڵێ وەک دەزانین لە ڕابردودا نەوتی هەرێمی کوردستان کە دەرهێنرا و پاڵاودرا بۆ بەندەرەکانی جیهان و هەرێمی کوردستان وەکو لایەنێکی سربەخۆ ئەو کاری ئەنجام دەدا، بێەوەی کە گوێبدا بە ئەو بەندە یاسایانی کە لە ڕێی نێودەوڵەتی و لە ڕێی حکوومەتی عێراقیەوە کە بە پێی یاسا و دەسووداژراوە. ڕاستە هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی فیدراڵ بۆی هەیە نەوتی خۆی هەناردەی دەرەوە بکە، بەڵام هەندێک مەرج و هەندێک شێواز و بەند دیاری کراوە بۆی کە ڕێکارەکانی خۆی پێدا تێپەڕ بکە. وەک بینیمان کە هەرێمی کوردستان گرێبەستێکی 50 ساڵی لەگەڵ حکوومەتی تورکیا ئیمزا کردبوو کە ئەو گرێبەستە هیچ لایەنەکانی هەموو شاراوە بوو، هیچ کە تاکێک لە هەرێمی کوردستان هیچ لایەنە سیاسەکان هەتا حکوومەتی عێراقی ئاگداری ئەم گرێبەستانە نەبوون و لە ناویدا تەنیا پارتی دیموکراتی کوردستان و لە ناو پارتی دیموکراتی کوردستانیش تەنیا شخصێک و دوان ئاگای لێ بوو. بۆیە لە بڕیارێکی چاوەڕوانکراودا وەک بینیمان لە دادگای پاریس بڕیادرەکە ئەم گرێبەستە ڕابژێرێت و ئەو کاتی لەسەر داوایەکی حکوومەتی عێراقی کە لە 2014 و لە 2017 هەم داوای کردبوو هەتا لە 2023 لە سەرەتای مانگەکانەوە بۆ هۆستانی نەوتی هەرێمی کوردستان و کە ئەمە زیانێکی گەورەی بە هەم هەر سێ لایەنەکە گەیاندووە و لە ناویشێدا بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان کە زیانەمنی زەرەری یەکەم بوو لە چێشمەی ململانێت بۆ هەرێمی کوردستان سەرباری وە خەڵک بەگشتی لە عێراق و لە هەرێمی کوردستانی سەرباری ئەو کەم و کێشە دارایی و هەموو کێشە استراتیژی و موچە و کۆمەڵک بابەتی دیکە و ناسەقامگیری سیاسی ڕەنگە نەزانن ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان سەرەر و زیانەکانی چی بۆ ئەوان بۆ خەڵک سەرەر و زیانەکانی چی بۆ حکوومەتیش بە هەمان شێوە کاک ڕەمزی؟ بەڵێ وەڵی سیارە و زیانەکانی مەزندەی زۆر دەکرێت، ینی بە کە هەر قەبارەی ئاڵوگۆڕی دراوی بڵێ نەوت لە بینی تورکیا و هەرێمی کوردستان کە بە لە مانگێکدا بە 30 میلیارد دلار دەخەمدراوە بۆ بەندەرەکانی جیهانی کە ئەمە زەرێر گوزیانیشی گەورەی لە هەرێمی کوردستاندا وەک دەمینین کە وەلەو کە هەرێمی کوردستان نەوتی دەفرۆشت و لەگەڵ ئێستا کە نەوت نافرۆشی هەمان قەیران و هەمان کێشە هەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان. بۆ خەڵکی هەرێمی کوردستان هیچ کاتێک وەکو بە شێوەیەکی ئەوەی کە سوود لە داهات و سوود لە نەوتە ببینێ بە هیچ شێوەیەک سوودی لێ نەبینەوە، بەڵام ئەوەی کە ڕۆنیش نیە و شەفاف نییە لە بینی داتاکانی حکوومەتی هەرێم و داتاکانی حکوومەتی عێراقی و ئەو کێشە مەشاکلانی کە ڕوودەدا لەسەر ناشەفافی نەوتی هەرێمی کوردستانە و خەڵکی کوردستان زەرەربەندی یەکەم بوون لەم نەوتەوە وەک دەبینین کە تەنیا لایەنی تورکیا وەک
وەک دەبیندرا سوودی زیاتری بینیوە لەم نەوتەکە بین وەک باز دەکرێت لە پشتی پەرتەوە کە ئەم نەوتە زیاتر بەوە بەکاردەهات کە وەکو درۆنەکان وە ئەو هێرشانی دەکرێتە سەر ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان ئەمە تەنیا تورکایە چونکە تورکیا هەست فڕۆکەیەک و هەست موشکێک بۆ دەبینەوانی کە پسپۆڕی جەنگن دەزانن کە تێچووی تەنیا درۆنێک یان موشکێک یان شتێک کە بەکار دەهێنرێ قەبارەکەی چەندە بۆیە ئەوە من ئەوەندەی لێ دەخوێنەوە تەنیا حکوومەتی تورکی سوودی لەم هەنادەی نەوتی هەرێمی کوردستان ئەگەر دەست پێ بکاتەوە هەناردەکردنەکە دەتوانرێت وا سەیر بکرێت کە سوودمەندبوونێکی هاوتەری بە بۆ عێراق و بۆ تورکیا کۆمپانیەکانیش کە لە لایەکی دیکەوە پشکی شێریان لەم پرۆسەیە بەردەکەوێت. بەڵێ وەک دەزانین ئەو گرێبەستەی کە کراوە لەگەڵ کۆمپانیەکان هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکانی جیهان وەکو ئۆکسمۆبیل و زۆر کۆمپانیان ڕۆز نەفت و ئەمانە ئەم کۆمپانیایانە وەکو چەند هەرێمی کوردستان سوودمەند بوون ئەوەندە ئەو کۆمپانیانە سوودمەند بوون ینی 140 زیاتر بۆ 50 ئەو کۆمپانیانە داهاتەکانیان دەبرد ینی لە هیچ دنیا ڕووی نەداوەتەوە هەر بۆ کۆمپانیانە بۆڕینەوە لێ بدەیت بیکڕیتەوە مڵکی خۆت بێت لە هەمان کاتیدا حکوومەتی هەرێم دیسان فرۆشتێتەوە بە کۆمپانیەکان دیسان ئەمانیش کرێ دیسان بۆڕینەوە کە ئەو هێڵی کە دەچێتەوە سەر تورکیا بە هەمان شێوە دیسان بە حکوومەتی هەرێمی کوردستانیان فرۆشتەوە ینی تۆزێ ئاڵۆزی و کێشە ململانێک و تێکەڵ کێشێکەیە ینی بەپێی داتاکانی هیچ حکوومەتی عێراقیش ینی لەو وەفدانی کە دەچوونە حکوومەتی عێراقی هیچ سەریان لەو گرێبەسانە دەرنەدەکرد بەڕاستی ینی ئێستا ئێمە هەرچەند باسی ڕقم بکەین و ئەوە بکەین خەڵکی هەرێمی کوردستان سەر لەو ڕقەمانە دەرناکە لەبەرەوەی ناشەفافێکی زۆری پێوە دیارە زۆر جار ئەو ڕقەمانی کە براوەتە بەغدا وەفدەکان چوونەوێ زۆر جیاوازی هەبوو لەو ڕقەمانی کە پێشتر حکوومەتی عێراقی بۆ خۆی زانیاری لەسەرەوە یان هەر ئەو ڕقەمانی کە خۆیان بڵاویان کردوەوە. باشە کاکڕەمزی ئێستا پرسی کۆمپانیەکانی ژەیە کە بابەتێکی گرنگە کۆمپانیەکان پێشتر لەگەڵ هەرێمی کوردستانە عەقدێک گرێبەستێک لە نێوانیانە هەبوو بە بڕێکی دیکە دەزمایە بە بڕێکی دیکە ئەو گرێبەستانیان لەگەڵدا دەکرا کە زۆرتر بوو ئێستا حکوومەتی عێراقی $6 بۆ داناون ئەم $6 دیارۆکو کۆمپانیەکان خۆیان تێبینیان لەسەری هەیە و پێی رازی نین بەڵام بە شێوەیە گشتگیریەکە و ئابوووریەکە ئەگەر هەڵسەنگاندن بۆ ئێستا عێراق بکەی ئەو $6 بڕێکی گونجاوە کە بۆ کۆمپانیەکان دەستنیشان کراوە ئەکەی لە داهاتوە بێ بە کێشە بێگومان خۆی حکوومەتی عێراقی لە بیدایەت باسی کرد کە ئەوان بە 4 هەر بەرمیلێک لە حکوومەتی عێراقی کە دەردەهێنرێت نزیکەی $4 تێدەچێت بەڵام حکوومەتی هەرێم $6.9 تێدەچێت کە ئەمە حکوومەتی عێراقی وا مەزن دەکردەوە بەڵام لە ڕاستیدا وەکو راپۆرتەکەی دیلۆت کە بڵاوی کردەوە بۆ بابەتی وزەوانە دەڵێ هەر بەرمیلێک لە هەرێمی کوردستان لە نێوان $30 بۆ $34 بەلایانی کەمەوتێک دەچێت جگە لەوەی کە حەقدەستی شیرینی و کۆمەڵێ نەوت کە ئەم لاوەلادا ڕۆشتەوە بێزگە لەوانە ژەگاتە نزیکەی $33 کەویش کرد هێشتا تارمایەکە دیار نییە ئایا و لە $34 بۆتە $33 ئەمان شتێشکەیە کە حکوومەتی هەرێم دەوێت وەڵامی داتەوە بۆیە ئەم کێشە لەسەر ئێسات لەسەر کارکردنی کۆمپانیەکانە لە دەرهێنانی نەوتەکەیە بۆی کە هەناردەی دەرەوە بکرێ بەڵام هەتا ئێستا حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی لەو بارەوەیە هیچ بەرەو پێشبینیەتیان نەبینیەوە ئەم سەرداناشی سەرۆکی هەرێم وەمانە ئەمە هەدەفی یەکەمی سەردانەکەشی هەر بۆ ئەو مەبەستەیە کە وەک بینیمان لە 30 کانونی ئەم ساڵ محەممەد شیان سوودانی سەردانی پاریسی کرد هەر بۆ مەبەسە لەگەڵ ئیمانوێل ماکرۆن کۆبەوە لە دواییدا بە هەمان شێوە سەرۆکی ئەنجومەنی پەرلەم بڵێ پەرلەمانی عێراق ئەویش بە هەمان شێوە سەردانی کردووە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە دووەک دوێنێ بینیمان سەرۆکی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە کۆبوونەوە چونکە ئەو دادگای پاریس کە لە فەڕەنسایە کە ئەو بڕیاری دەرکردووە و ئەو لایەنانە بەستێتی کە ئەو لایەنانە کۆدەنجیە بکەنەوە بۆی کە ڕێکەوتنێک و زۆرێ لە نزیکبوونەوەیەک ڕوو بدە بەڵام
هەتا ئێستا کێشەکان بەهەڵ پێزراوی ماوەتەوە و تا ئێستا ڕوون نییە لە هیچ لایەکە ئایا دەگەنە ڕێکەوتن چونکە جیاوازی و قەبارەی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی زۆر فەرقیە. ینی بەرزترین تێچووی دەرهێنانی بەرمیلێک لە منتیقەکە جیاجیەکانی عێراق ناگەتە $14 بەڵام تەنیا بەرمیلێک 34 بۆ 43 دلاری تێبچێت. جیاوازەکە زۆرە ئەگەر بەم شێوە بڕوا ینی هێشتا درێژەرێک کێشێ بۆی کە هەردوو حکوومەت بگەنە نەتیجەیەک بۆ ئاساییکردنەوەی و دەرهێنانی نەوت. باشە ئێستا کێشەکە لەکوایە بینرێتەوە کاک ڕەمەزی؟ حکوومەتی تورکیا ئامادەی نیشانداوە بۆ دەستپێکردنەوەی هەناردەکردن لە ڕێگەی بەندەری جەیهانەوە. حکوومەتی عێراقیش باز لەوە دەکا ئامادەن بەڵام کۆمەڵی کێشەی هونەریان هەیە. ئەنی کێشەکان لەکوایە بینرێتەوە و چاوەڕێ دەکرێت تاکوکەی حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا لەسەر ئەم کێشانە بمێنەوە و هەناردەکردن ڕابوەستێ؟ بەڵێ وەک دەزانین حکوومەتی تورکیا حتمما ئەو زەرەر و زیانێکی گەورەی پێکەوتووە لە بەرەوەی لە هەمان کاتە لە شکاتەکەی حکوومەتی عێراقی و 2.5 ملیار تقریبا لەسەر حکوومەتی تورکیا کەوتووە دەبێ ئەو زیانە بداتەوە. ئەو شکاتە چۆتە ناو دادگای پاریز و حکوومەتی عێراقی شکاتەکەی بردوێتەوە و لە هەمان کاتە حکوومەتی هەرێم زەرەربەندی یەکەمە بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان کە لەو نێوانەدا دەستخەڕۆ ماونەتەوە. ینی وەکو شتێکیان لایاتەوە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە خەڵک کەوتۆتە نێوان بەرداشی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان و لە لایەکترەوە حکوومەتی بڵێ دەوڵەتی تورکیا. بۆیە لەم نێوانەدا هیچ سارێک بڕوا ناکەم بەو زوانە بگەنە ڕێکەوتنێک مەگەر ڕێکەوتنێکی سیاسی بڵێ بە ئاراستەی دەرەوە گەیسا حکوومەتی ڕۆڵی دەبێت لە فەڕەنسا لێگلایکردنەوەی ئەم کێشەیە ئەم لێک تێنەگەیشتنە تاکو ئێستاکە هەیە. بەڵێ وەک دەزانین حکوومەتی فەڕەنسا یان دەوڵەتی فەڕەنسا لە مێژوودا گەڕینەوە بۆ مێژوو دائیمەن پشتیوانی هەرێمی کوردستانی کردووە. کوردستان بە تایبەتی خەڵکی بڵێ پارتە سیاسەکان هەن مەشاق بوون لە کۆنەوە وەک بینیمان کە تۆزێ بگەڕێنەوە بێ مێژوو ئەوە بۆ بینەرانی خۆشەویست کە بەرچاویان ڕوون بێ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی پاریس. وەک دەزانین لە سەردەمی شەریف پاشا جەنەرال شەریف پاشا کە لە 1990 لە کۆڕبەندێکی ئاشتی لە پاریس کرا لەو کاتەوە پەیوەندیەکانی کورد و فەڕەنسا پێی ناوەتە قۆناغیژی پاشە و کە جەنەرال شەریف پاشا ئەو کاتە خەڵکی سلێمانی بوو و فەڕەنسیزانێکی باش بوو لەو کاتەدا وەتوانی لۆبی کورد بکە و سەرەتایەک بکە لەگەڵ هەرێمی لەگەڵ حکوومەتی فەڕەنسی ئەو کاتەدا و لە دواییدا کە 1920 کە پەیمانی سیڤەری لێبەوە لە هەمان کاتدا توانی کۆنووسێکی نۆزە لاپەڕەی ئامادە بکە بە هەمان شێوە کە بەڵام نەیتوانی بیخوێنێتەوە دەوڵەتە گەورەکان ڕێگریان لێکرد بەڵام هەموو کۆنووسەکەی دابەش کرد و لە بەندەکانی 61 62 63دا توانی زۆرێک لە سەربەخۆیی و زۆرێک لە متمانەی بەدەستمێنێ لە ئاسی نێودەوڵەتیەوە. لە دوای لە شەستەکان ئەو بۆ تەواو بکەم لە شەستەکانی لە ناوەڕاستی شەستەکانیش و کاتی کە باڵی مەکتەبی سیاسی یەکێتی باڵی مەکتەبی سیاسی بوو برە پارتی و کاتە بە سەرکردایەتی بڵێ هەواڵ مامجەلال و بیرایم ئەحمەد وەتوانیان ئەو کاتە لە حکوومەتی عێراقی بەژارم لە هەمان شێوەدا گرێبەسێکی ئابووری گەورە بۆ ئەو کاتە بێنە بەرهەمووە لە ساڵی 92 لە 91 لە دوای کۆڕەوەکەوە کە توانیان لۆبێکی گەورە بکەن و ناوچەی هەر ئارام بۆ هەرێمی کوردستان دابی بکەن کە ئەمە لەو کاتەوە ئەوە لە دوای لە شەڕی ناوخۆش دەوری باڵایان هەبوو وەک لە سەرچاوە مێژوەکان دەڵێن ئەوەی کە ئەوان لە ڕووی دیبلۆماسیەوە بە تەنگ کردەوە بوون و ئەمە مێژوویی دوور و درێژی لە ڕێگەی فەڕەنساوە پرسی هەناردەکردنەوەی نێوتێرەمی کوردستان چارەسەر بکرێت. ئەگەر لایەنەکە تەنیا بڵێ هەرێمی کوردستان و ینی وەک بە شێوەیەشکە باسیکەین تەنیا فەڕەنسا ناتوانێت لەم کاتەدا چونکە ئێستا بەرژەوەندی وڵاتان و بەرژەوەندی وڵاتان گەیشتە قەبارێکی گەورە چکە حکوومەتی عێراقی لە ئێستادا ئەو جیاوازە زۆر دەبینێ لە بینی دەرهێنانی کۆمپانیەوە. کاگڕەمزی سپاس من وەڵامەکەم وەرگرت من بستمەوە بۆم سەردانە بەردەوامانی حکوومەتیرم و ناوەند کە دەبینێ بۆ فەڕەنسا ئایا ڕۆڵی دەبێت لە چارەسەرکردنی جنابە وەڵامەکە دامەوە بە ڕێز ڕەمزی سعید پسپۆڕی نێودەوڵەتی لە هەولێر و میوانی و زۆر سپاس بۆ ئامادەبوونت.